داواکەی لە حکوومەتی هێرێمی کوردستان، داواکەی لە سەرۆکاتی هێرێمی کوردستان، داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەین، سەرۆکی پەرلەمانی کوردستانەکەین ئەم جارە هیمەتی بکەن لە ساڵی 2022دا بەڕاستی کە هەمیشە ئێوە هاوکار و پشتیوانی ئەمە بن کە بە تایبەتی کورتەباڵەکان لە وەختێکایە بە تایبەتی زۆربەی تایەتی موچەی تاخیرە بێ یان هاوکارێکی تاخیرە بێت لە کەسانی ئەمانەیە کەسانمانەیە زەواجی کردووە کەسانمانەیە لە کرێچیایە کەسانمانەیە بەڕاستی بێکارە کە زەواجەڵەوە شێنێتەوە ئەوە عوباڵێکەوێتە سەر حکوومەتی هێرێمی کوردستان. دەورێکی گرنگمان بینی لە ئەموارکردنەوەی یاسای ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵە کە ئێستا خۆشبەختانە لە ڕۆژنامەی وەقاعی کوردستانیش بڵاو بۆتەوە و ئیتر لە ئەمڕۆ بەدواوە ئێمە کۆمەڵی کورتەباڵەکان توانین بە پێی یاسا بۆ هەر داواکاریەکمان کە جێبەجێ نەکرێت ئێمە لە دادگا و لە دادگاکان شکار لەلایەنی پەیوەندیدار و حکوومەت بکەین.